شەڵتەری ئاژەڵانی بێلانەیە بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکان کە چەندین سەگ بەجارێک مردوون ئاژەڵ دۆستانی هێناوەتە دەنگ دەڵێن شەڵتەرەکە شوێنێکی گونجاو نییە. دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکە شارەوانی سلێمانی وەرگرتنی سەگی ڕاگرتووە کە بۆ هێنانی هەر سەگێک بڕێک پارەی زۆر کەم دەدرێت بەو کەسەی سەگەکەی هێناوە. سەگەکان لە نێو خۆیاندا شەڕ دەکەن و یەکتر بریندار دەکەن بەهۆی بۆنی ئاژەڵەکان و پاشەڕە و گۆشتەوە بۆنێکی ناخۆش بڵاو بۆتەوە. هیچ یەک لەم سەگانە تا ئێستا پێکوتەیان بۆ نەکراوە و نەزۆگ نەکراون. ئەمەش ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشی تێدا زیاد کردووە. لەدەی مانگی ڕابردوو لەلایەن شارەوانی سلێمانی شەڵتەرێک بۆ ئاژەڵانی بێلانە کراوەتەوە. دەتوانێت زیاتر لە 4000 سەگ لەخۆ بگرێت. ئێستاش زیاتر لە 500 سەگی تێدایە. لە شەڵتەرەکەدا نێرەکان و مێ و بچکەکان و ئەوانەی نەخۆشن جیاکراونەتەوە. 14 کارمەند بە 2 گروپی جیاواز تا کاتژمێر 2 پاشنیۆڕۆ کار دەکەن. زۆرینەیان کەسانی بەتەمەنن وەک ئاسۆ عومەر باسی دەکات تا ئێستا هیچ ڕاهێنانێکیان بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ سەگدا پێنەکراوە. ئێرە 4 قاعی شەڵتەرەکە 4 قاعەیە قاعی 1 و قاعی 2 قاعی 3 و قاعی 4 نزیکەی 450 بۆ 500 سەگی تایە. ئێمە نازانین خواردن چەندان پێویستە بەڵام ئێمە 3 کۆمپانیا هاوکارمانن. ئەو کۆمپانیانە یەکیان فروچ فرێشە ئەو گۆشتە زیایی کابەیە ئەو مریشکانی کە لە فەخسا دەرناچن بۆماندانێن ڕێبین فرێش عینیشت داوت فرێشش عینیشت لە هەمان کاتا قەسابخانی سلێمانی هاوکارمانن ڕۆژی وا هەیە 350 بۆ 400 کیلۆمان بوویت. کەم و کورتەکان لە خواردنەکان هەیە ئەبێ ئەو کۆمپانیانە هاوکارمان بن بڕی زیاتر خواردنمان بۆ دانێن هەروەها قەسابخانی سلێمانی بڕی زیاتر خواردنمان بۆ دانێ بۆی بتوانین خواردنی ڕۆژانیان دابینکەین. بەشیانەکە بەڵام سەگ زۆرخۆرە وەکو بڵێ پێویست بەشیان ناکات. نێرینەکان لە کاتی ناخواردنا زیاتر شەڕەکەن لەسەر خواردنەکان ئەجناوەکو تریسایی بینیت خواردنیان خواردە هەمویان ئارامن هیچیان شەڕ ناکەن لەبەرەی تێرن. قاعی یەکەممان هەمووی نێرە قاعی دووهەممان مێ لەگەڵ بەچکەکانیە قاعی تریشمان هەیە ئەخیر قاعی 4 هەندێک سەگی تایە وەکو پێست ئەمەلیاتیان بۆ کراوە لەلایەن ڕێکخراوی لانەوە کاک دەستن سەرپەرشتیاریەکە ئەمەلیاتیان کردو لێ خزمەتیانەکەن تا یەنەوە سەرخۆ. ئاوا سەردار لە ڤێتەنەری سلێمانی ئەوە ڕوون دەکاتەوە تا ئێستا هیچ بڕەبوجەیەک بۆ شەڵتەرەکە تەرخان نەکراوە. بە ناڕاستە خۆش پەیامی ئاراستی ئاژۆڵدەست و ڕێکخراوەکان کرد کە تەنها ڕخنە نەگرن بەڵکو بەجددی هاوکاریان بکرێت. ئێمە وەک خۆتانەزانن نزیکەی مانگێکە ئەم شەڵتەرە کراوەتەوە بۆم ئاژەڵە بێلانانە وەکو سەرەتا جارێ ئێمە تەرقیمیانەکەین ژمارە ئەکەینە گویان بۆ ناسینەوەیان دوێ ئەوە داوامان کردو بودجەیەکمان بۆ دابین بکرێ یەکەم کارکەپی هەڵەستین لەو بودجەیەکەوەمان داگیر بینەکرێت ڤاکسینی ئەم ئاژەڵانەکەین ساڵانە سەگ پێویستی ڤاکسینکردن هەیە دژی کۆمەڵێک نەخۆشی ئەم ئاژەڵانە لەوێ ئەگەری توشبوون بە نەخۆشیان هەیە ئەگەری ویان هەیە شەڕ بکەن و برینداربوونی تێئەکەوێ بۆ ئەمانە تێچووی ئەوێ هەم بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکە یاخود نەشتەرگەری بێ و خەتوەکەی دوای ئەوەش کە جارێ هێشتا کاتەکەی دیاری نەکراوە نەشتەرگەری نەزۆکردن ئەمە هەمووی تێچووی ئەوێت ئێمە سەگێک ئەگەر بڵین بۆ ماوەی ساڵێک لە ئەڵلقەکردنی گوێیەوە هەتا ڤاکسینکردن و دەرمانکردنی بۆ دژی مشەخۆری دەرەکی و مشەخۆری ناوەکی بەلایانی کەمەوە 5,000 بۆ 100,000 هیوامان زۆرە بە شەرتێک هەمومان هاوکار بینە چونکێکی ئەمیشە بخینە ئەستۆی شانی ئەستۆی خۆمانەوە لە هەموو شوێنێکی شاو سەرەتای ئیشکردن تۆزێ زەحمەتە تەجروبەیەکی تازەیە لە شاری سلێمانیا یەکەم جارە شەڵتەرێکی وە ئەکرێتەوە گومانی تیانیا بێکەم و کوڕی نابێت لەوانەیە لە کێشەی کەمی کارمەند و پزیشکی ڤێتەرنەری یا کارمەندی شارەوانی یان ئەو کارمەندانە لەوانەیە زۆر لەبار نەبن بۆ ئەو شوێنە بەڵام ئەمە وەکو سەرەتایەکە ئێمە هیوادارین ئەوەی کە پێمانە ئەیخینە ڕوو هیوادارین لایەنە پەیوەنددارەکان گوێمان لێ بگرن و ئیشەکانمان بکەونە سەر ئێمە دیوێکمان هەیە کە جێگەی داخە
کە بەلایەکە باسی شەڵتەرەکەی یەک دنیا خەڵکی ئاژەڵ دۆستمان لێ پیاوێ بەڵام بە دیوەکەی تراکەینە سەر ئەمری واقعەکە لەوانەیە زۆر واقعی نەبێ. من هەر بیستومە بەڕێزەکانی ئەو کرێکارانەی شارەوانی ئەوان خۆیان زۆر با بڵین کۆمەڵی عەقیدە لە مێشکیانە چەسپیوە کە ئەم ئاژەڵە گڵاوە ئەم ئاژەڵە نوێژدی دروست نییە بەرێ بکەوێ، ئەمانە ینی ڕنگدانەوەی ئەبێ لەسەر ئیشەکەیان. بەڵام شارەوانیش هەر ئەمەی پێدابین کراوە. من خۆم ڕۆژانەکە بچمە ئەوێ یا کارمەندەکانم ئەوەنەی بتوانین دڵنەوەی ئەمانە ئاکەینەوە، ئەوەنەی بتوانین تیانەگەینین کەمی شەیشێکی زۆر ئینسانی ئیشێکی زۆر پیرۆزە زۆر مقدسە، ئەمە بەو شێوەیەن یەکە ئێوە سڵی لێ ئەکەنەوە. لە بەرامبەردا نگین محەممەد ئاژەڵ دۆست باشترین چارەسەر بۆ ئەو سەگانە دەخاتە ڕوو. شێڵتەرەکە کە دروست کراوە بەبێ پلان دروست کراوە، هیچ مەرجێکی شەڵتەربوونی تیانە کە شێڵتەرەکە ژمەرجی شەڵتەربوونی تیانە بێ حتمما هیچ لە ڕوورە باشی نییە و باشیش نابێ. ئەگەر هەوڵی بۆ نەرێ بەم زوانە بەجددی تەواوی ئەو سەگانی کەلەویان لە ناوە هەر لە ڕووی بڵێن ستافی ڤێتەنەری تیانە. کارمەندەکان کە لێدان راون بۆ خزمەتکردنی سەگەکان هیچ بە پێویست نین. بوجە هیچ باوەڕ ناکەم پەیوەندی بەوە هەبێت چونکە پارەیەکی خەیاڵی بۆ دابین کراوە، بەڵام لەگەڵەوەشە ئەو پارە خەیاڵیە بڕێکی کەمیشی بۆ سەرف نەکراوە، چونکە کە ئاشتە شەڵتەرەکە ئەبینی تەنیا سیاجێ کراوە، چوار دیوارێکی سادە کراوە و چوار قاپی بڵین لەسەر سکە کە ئەمە شمولی بەشەکان هەر ناکات، بڕوان ناکەم هەمووی 10 ملیۆنی تێچوو بێ، بەڵام پارێکی زۆر خەیاڵی بۆ دابین کراوە و هیچیش دیار نییە. لەم لایشەوە کاڵن کەمپین ڕائگەێنن بۆ سەگەکان لە پارەی کەمپینەکە هیچ نەکراوە بۆ سەگەکان، کە پارەت کۆکرۆتە بۆ کەمپینەکە بۆ سەگەکان ئای بۆ نەخەش ناکرێ بۆیان، کەواتە باوەڕ ناکەم هیچ پەیوەندی بجەوە هەبێ ئەوانە. لە کاتی شەڕکردن ئەبێ لە یەک جیا بکرێنەوە، یان خۆ ئەبێ بەردەوام چاودێری ئەو حاڵەتە بکرێت تا شەڕ نەکەن هەتا ڕاهێن لەگەڵ یەکە. بەڵام ئەگەر ئابم جۆرە ئێستەکە هەیە ئیهمال کرێن بڕوا دەبێ یەک لە ناو یەکتری خۆیانە یەکتر ئەخۆن و کۆتاییان پێسەکەن، چونکە خۆشمان کە لەوێ بووین سەر و چاوی یەکێن هێناوەتە خوارەوە بە خوێن، ئەنی کە شەڕیان کردوە خۆشمان کەوتینەتە ناو شەڕەکەی ئەوانە. خۆی باشترین ڕێگە ئەوەیە دەرزەکانیان بۆ بکرێ نازۆک بکرێن بخرێنەوە ناو ژینگە، چونکە ژینگەش پێویستی پیانە مەتەوازنە خۆی گەورەوەی دروست کردوون، سەرزەوی پێویستی پیانە بە بێهۆ دروستی نەکردوون. ئەو شێڵتەرەی کە بە حساب ناوی شێڵتەرە تۆخمە بکرێتە شێڵتەرێکی کامل لە هەموو ڕوویەکەوە دابین کرێ بۆ ئەو سەگانەی کە لە حادیسە و شاد پەلوپیان نەدەسێن کە بەچکەندایکەکانیان مردووە کە نەخۆشن، ئەو شێڵتەرە دابین کرێ بەس بۆ ئەو سەگانە.